توانیمان هەشتمین پانەڵی گروپی گەشتبین ئەنجام بین بۆ خانمانی کە توشبوون بە شێرپەنجەی مەمک و گفتوگۆمان کرد هەم لەلایەنی دینی هەم لەلایەنی علمی لەسەر ئەو بابەتانەی کە خانمانی توشبووی شێرپەنجە تووشیانە بێ لە ئەنجامی توشبوون بە شێرپەنجەکە یاخود ئەو چارەسەرانەی کە وەریەگرن بە خۆشحاڵی و پانەڵێکی سەرکەوتومان ئەنجامیا بە بەشداری کۆمەڵێک خانمی باش کە ڕێژێکی باش هاتبوون لە خانمان توانیمان هەم لەلایەنە دینیەکانەوە بە ئامادەبوونی مامۆسایەکی بەڕێز لەو بابەتە لایەنە فقهی و دینیەکان جوابی خانمان بینەوە کە و کێشانی تووشیانە بێت چۆن بتوانن چارەسەری بکەن و هەم لەلایەنە علمیەکەشەوە بە بەشداربوونی پسپۆری نەخۆشیەکانی ژنان و نەخۆشیە شێرپەنجەیەکان توانیمان وەڵامی هەرێکە لەو پرسیارە باوانە بینەوە کە خانمان لە کاتی توشبوون بە شێرپەنجەی مەمک یان چارەسەری شێرپەنجەی مەمک تووشیانە بێ و بە خۆشحاڵیەوە توانم بڵێم پانەڵێکی باش و سەرکەوتوو بوو وەکو هەمیشە گەشتبینێکێک بۆ لەو گروپانەی کە بە بەردەوامی پشتیوانێکی باشی توشبوانی شێرپەنجەی مەمک بووە لە سلێمانی. دەوروبەری ساڵێک بۆ ساڵ و نیوێکە تووشی شێرپەنجەی مەمک بووم. سەرەتا لە تاوەری تەندروستی سمارت نەخۆشیەکەم تەشخیص کرا، هەر لەوێش نەشتەرجگەریم کرد و دواتر ڕەوانەکرام بۆ خەستخانەی هێوا بۆ چارەسەری کیمیایی. بەڕاستی من دەستخۆشیێکی زۆرم هەیە بۆ تاوەری تەندروستی سمارت بۆ هەموو ستافە جوانەکەی. بەڕاستی یعنی وا لە نەخۆش ئەکەن کە تۆ ئەسڵەن بیر لەوە نەکەیتەوە کە تۆ نەخۆشیت، یعنی هیوایەکت پێ ئەبەخشن. بە تایبەتیش بەم گروپە جوانەی گەشتبین کە ئێمە بەشداریمان تیا کردو بەڕاستی گروپێک کە یعنی هاوشێوەی نییە لە تا ئێستا بەڕاستی لە کوردستانە. سەرەتا دەستخۆشی لە تاوەری تەندروستی سمارت دەکەم کە ئەم گروپیان دروست کرا ئەمڕۆم پانێڵەیان ساز کردو بۆ توشبانی نەخۆشی شێرپەنجەی مەمک بە تایبەتی خوشکان. من یەکەم جارە هاتووم ئەمڕۆ هەر هاتم تمزام بابەتەکە چییە، بەڵام چوومە ناو لینکی گروپەکە گروپی گەشتبین بۆ پاڵپشتی توشبانی نەخۆشی شێرپەنجە. گروپێکی زۆر باشە بە دڵنیاییەوە لەبەرەوەی کەوا خزمەت بە ئەو خانمانەکە کە تووشی ئەم نەخۆشیە بوون لە ڕێگەی ئەو گروپەوە دکتۆرەکان ئەناسن بۆ نمونە ڕێنمایی دەرونیان دەسەکەوێ ئەزمموی یەکتر با بڵێن دووبارە ئەکەنەوە یایە سوود لە ئەزمونونەکانی یەکتر وەرەگرن. ئەو خانمانەی کە توش بوو بوون لە ڕێی گروپەکەەوە تەندروستی با بڵێن لانی تەندروستەکەی سفادە لێ ئەەکەن ڕێنمایی تەندروستیان پێدرێ ڕێنمایی با بڵێن دەرونیان ئەدرێتێ خۆی بۆ خۆین ئەم نەخۆشیە ئەو نەخۆشە خاتە حاڵەتێکی دەرونی نائاسایی نەک هەر خۆی خێزانەکەشی مناڵەکانی هاوسەرەکەی بۆی لە ڕێگەی ئەم گروپەوە ئەکرێ ئەو تاکایە ئەو ئافرەتە بتوانێت کۆمەڵی ڕێنمایی دەرونی لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی تەندروستی و لە ڕووی زانستیەوە وەربگرێ هەر ئاشنا بێ بە نەخۆشیەکە، ینی وەکو بڵێ برادایەتیەک یا ئاشتبوونەوەیەک لەگەڵ ئەم نەخۆشیە دەستی ئەەکەوێت لە ڕێ ئەم گروپەوە ئیتر نەخۆشیەکە بە شتێکی ئاسایی سیرەکە بە شتێکی تەبیعی سیرەکە. سمارت وەرچەرخانە.